وڵی من وەکو کەسێکی سەربازی کەسێکیەوە شارەزام لە هەموو جۆرە بۆ متەقەمەنیەکە هەیە واتە هەموو جۆرەکانی ئەلغامەوەی کە لە عالەما دروستە بێ چونکە لە عالەما دوو جۆر ئەلغام هەیە کڵپەدارمانێ و ساچمەدارمانێ کڵپەدار ئەوەیە کە ساچمەیتیانە ساچمەداریش ئەوەیە کە پڕ لە ساچما و ئامادەیە بۆ لە ناوبردنی مرۆڤەکان بە تایبەتی سەیارە و ئاژەڵ و هەموو ئەوانەی کە ڕۆحلەبەر و بێ ڕۆحلەبەرن لە ناویان بەرێ من وەکو وشار داوا لە وڵاتی تورکیا ئەەکەم ڕێ لە سەروەری خاکی عێراق بگرێت چونکە ئەو دەوڵەت و سەربەخۆی خۆی هەیە و عێراقیش و کوردستانیش سەربەخۆی سیادەی خۆی هەیە چونکە هاتە ناو خاکی کوردستان من بە هەڵەیەکی گەورەی ئەزانم هیوادارم دان بە ئەو کەم و کوڕی خۆی بنێت و بچێتەوە سەر خاکی خۆی چون هەموو وڵاتی خاوەنی سیادە و سەروەری خۆیەتی باشترە لەوەی بێتە ناو خاکی چارەسەرکردنی کێشەی ئەم برایانەکە لەسەر شاخن و برایانی پەککە و تورکیا دایلۆک چارەسەر ئەکرێ ئەنا بە کوشت و بڕین قەت چارەسەری نیە و کۆتاییشی نایە هەر ئەبێ بێنە سەر گفتوگۆ ئەگەر 100 ساڵی تریش بێت چونکە گفتوگۆ باشترین چارەسەر کرد چارەسەرە بۆ کێشەی کورد و پەکەکە لە سنوورەکە چونکە خۆت ڕۆژانە ئەبینیت ئەو گوندانە زۆر بەیان ئەسووتێن و ماڵوێران ئەبن و مەڕ و ماڵاتیان و دڵە ڕاوکێ و ناڕەحەتی و لەم ظروفەیش من داوا لە برایانی پارتیەکەم وەکو پێشمەرگەیەکی دێرین خو پێشمەرگەیەکی سەردەمی شاکە هەردوو قاچەکانم لە دەداوە برام شەهید بووە و ئیمجاکە برام چاوی کوێر بوو قاچی قرتاوە و کە زۆرترین ئەلغام لابردوو لە ناوچەکە بە تایبەتی هەر چوار پارچێکی کوردستانە داوا لە برایانی پارتیەکەم بچنە سەر گفتوگۆ پەکەکە هەر برای ئەوانە ئەمان هەر برای پەکەکەن شەڕی براکوژی نەکەن ئەگەر ڕۆڵێکی ئەوان بکوژێ هەر عەزاب و ناڕەحەتیە بۆ ماڵ و خێزان و عیلەکەیان هی ئەمانیش هەر شەید بێ بە پێچەوانێ چونکە ئێمە برایەکین و با بە گفتوگۆ چارەسەری کێشەکان بکەین من ئەڵێم ئەو بۆ متەقەمەنیانە کە ئێڕێژن بەسەر ئەو ناوچانە ناوچە کوردستان چونکەەوە ناوچەیەکی سەوزایی گەشتی و گوزارە شوێنی نەوە لە دوای نەوەکەکانی مرۆڤایەتی بووە ژینگەیەکی پاکە ئەگەر هەر بۆمبێلەوە بکرێتە خۆر بتەقێتەوە یان نەتەقێتەوە ژینگە دروستەکە بتەقێتەوە هەر ژینگەی ژێر ئاوی زەوی پیس ئەکا لە ڕووی ئەوەی سەرچاوەکانی ئاوە ئەگەر نێشتەقێتەوە بۆ چەندین ساڵ ئەمێنێتەوە لەوانەیە بڵێم بۆ 100 ساڵ 150 ساڵی تر ژینگە دروستەکە و ژێر ئاوی ژێر زەوی پیس ئەکات و ئەبێتە هۆی کارەساتی مرۆیی و لە پڕ ناوچەکە تووشی نەهامەتێکی گەورە ئەبێت داوا لە تورکیا ئەەکەم بەڕێوە شوێنی دیالۆگ چارەسەری کێشەکە بکە نەک سەربازی چونکە ئەو بۆمبانەیە خەتەرناکن ڕۆژ ئەم هەم گەنج و لاوەی ئەم وڵاتەمان بۆ گەشت و گوزار ئەچن بۆ سەیران ئەچن بۆ کەژوکێوانە تووشی ئەم کێشانە ئەبن ئەگەر هەر بە هەر شێوەیەک بەدەستکاری ئەم بۆ متەقەبن بکەن تووشی کارەسات دەبن چارەسەر هەوڵ ئەوەیە بە دیالۆگ و گفتوگۆ بکرێ چونکە ئێمە هەمومان برایەکین بەخوا لەو بکوژێ هەر خەسارە لەم لە هەر بکوژێ هەر خەسارە هیوادارم بە ئاشتی بگەنە ڕێکەوتن ئاشتین کلیلی چارەسەری کێشەکانە لە هەر چوار پەرچەی کوردستان ئەمە بۆمبی کیمیایی هەر کیمیاییە هەر کیمیایی لەوە هەڵەبجە خەڵکی